ماوەی 7 ساڵە لە سەنتەری شاری هەولێر نەوتی سپی بەسەر هاوڵاتیاندا دابەش نەکراوە. هاوڵاتیانی شاری هەولێر نەبوون و گرانی نرخی نەوت نیگەرانی کردوون. ئەوان وەکو خۆیان باسی دەکەن بۆ وەرزی زستان و سەرمای ئەمساڵ توانای کڕینی سوتەمەنیان نییە و بۆ خۆگەرمکردنەوە پەنا بۆ ڕێگایەکی سەرەتایی دەبن. لە خۆگەرمکردنەوە زیاتری ئێستا پشمە بەتانی غازەکە بۆ غازەکەش نەما نەفتەکەش نەما دەی پشمە بەتانی بۆ خەلاص سوبرێتەوە. نرخی نەوت و غاز ئەوەندە بەرزە بۆی هاوڵاتی نتوانین بکڕین؟ بەخوا ناتوانانی بکڕی. ئیلا برێن لە سوورەکان دەتوان بکڕن ئەوانەی بە سەفتە پاریاندانە. ڕەش و ڕوود ناتوانانی بە جەلیکانیش بکڕی. باش نینە بۆ ناو توچریاوە لە مێژە وەرمانەکردەوە 2-3 ساڵ هیچ ماوەەر نەگرتووە. ئەگەر بتێ بە بازرگانی نەوت بکڕی نرخی نەوت چەندە لە بازاڕ؟ وەڵا 18 و 19 و ئاوایە جلیکانە. وەڵای 3-4 ساڵە زیاتریشە وەڵی نایەتە فکرم بڵێم ئەوەندەیە نا بە 3-4 ساڵ دەبێت هیچ ماوەەر نەگرتوێمە بەس دەکڕین. دەمێکی زۆرە ئەگە برێم لە ساڵی 2014ەوە تەوزع نەکراوە ئەوەی من تێڕوانیم کرد لە ناو شار نەمبیستە تەوزعکرابی بەداخەوە لەو نەوتە زۆرەی میلەتەکە دەستی ناگاتی نازام حکومە لۆ میلەت نابینیتن. ئێستا گەر تەمەشای موچەخۆر بکەین کە ئاستی باڵایە لەو کوردستانی کە هەیە تواناینە یەک بەرمیلەوەت بکری بۆ سعرێکە ئێستا لە بازار هەیە بەداخەوە. جیاواز لە هاوڵاتیانی هەولێر پرسیارم لە هاوڵاتیەکی نیشتەجێی شاری کەرکووک کرد ئەو پێیوتم دۆخی ئێمە لەگەڵ نەوت زۆر باشە ماگانە لە ڕێگەی کۆبۆنەوە نەوتمان پێدەدرێت و نرخەکەشی هەرزانە. وەڵای مەعیبمانێ مە خەڵک کەرکووک نەوتمان هیچ شمانە نەوتان هەیە؟ بەڵێ. چۆنی نەوت وەردەگرین لە حکوومەتی عێراقی؟ وەڵای ئێستا ئەو ماگەی پێشوو 100 تەماگوی بە 15,000 تەنها بۆ ئێوە وایان بۆ هەموو هاوڵاتی کەرکووک. ئارە وەڵاوی تاقی کەرکووک بێ چێشێکی نییە بەزانانی خەڵکە لێ بێ بۆیانی بتوانە تەنها بۆ ئەو مانگە وایە خود ماگەکانی پێشووتر یاخود لە وەرزی ئێمە ساڵی تقریبا بەرملیۆن 2 بەرمل وەرەگرین هەموو ساڵێ بەرملیۆنیەک تا 2 بەرمل وەردەگرین. نەبوون و گرانی نەوتی سپی چیرۆکێکی دووبارەیە و هەموو ساڵێک و لە وەرزی زستاندا کۆڕ و مەجلیسی هاوڵاتیان گەرم دەکات. لە بەرامبەریشدا بێباشی دەسەڵات لە ئاز دەست و پەنجەی تەزیوی هاوڵاتیانی هەژار و کەم دەرامەتدا چیرۆکێکی دووبارەی دیکەیە و بێت چارەسەر ماوەتەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.